ناوەندە ئیسلامیەکان لە دەرەوەی وڵات هێلانەی سیخۆڕی و بڵاوکردنەوەی خورافات و کۆنەپەرستی. ناوەندی ئیسلامی لەندەن هێلانەی سیخۆڕی و تەبلیغاتی کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی داخرا ئەم ناوەندە کە وەک دەفتەری خامنەئیش دەناسرا لە ساڵی 1377 هەتاوی وەک دامەزراوەیەکی خەیریە دەست بەکار بوو. لە ماوەی ئەو ساڵانەدا سەری هەودای گەلێک لە کردەوە تێرۆریستیەکانی کۆماری ئیسلامی لە بریتانیا دەگەڕێتەوە بۆ کەسانێک کە لەو ناوەندەدا دەرسیان خوێندووە و ئاموزش دراون. لە ئینگلستان بە سەدان مزگەوت بوونیان هەیە کە حکوومەتی ئیسلامی و باقی کۆنەپەرستانەکانی ناوچەکە کەڵکیان لێوەردەگرن. ناوەندی ئیسلامی هامبۆرگ یەکێکی تر لە دامەزراوەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە ئوروپایە. نایرانی ڕژیم لە ئاڵمان بە جەختکردنەوە لەسەر ئەوەی کە ئەم مزگەوتە یەکێک لە ناوەندەکانی چالاکیە جاسوسیەکانی ڕژیمە گەلێک جار لە بەردەم ئەم شوێنەدا دەستیان داوەتە دەربڕینی خۆپیشاندانی ناڕەزایەتی و خوازیاری پەیگیری و بەدواداچوون بۆ چالاکیەکانی ئەم شوێنە بوون. ئیدارەی ئەمنیەتی هامبۆرگ ڕۆژی 16 مانگی ژوئنی ساڵی 2021 ڕایگەیاند دەستی بە کۆمەڵێک بەڵگە ڕاگەیشتووە کە نیشانی ئەدەن چالاکیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە دژی نارانی ڕژیم لەم ناوەندەدا هیدایەت دەکرێت. لەگەڵەوەشدا ئەم ناوەندە کۆمەڵێک چالاکی هاوبەشی کۆماری ئیسلامی و حیزبوڵڵای لوبنان لە ئوروپا ڕاستەوخۆ ڕێک دەخات. ناوەندی ئیسلامی ڕژیم لە ئوروپا وەک هەموو جێگایەکی دنیا لە پاڵ سەفارەتخانەکان و کونسولگەریەکانی ئێران بوونەتە ئامرازی دەستی ڕژیم بۆ ئینسان کوشتن لە دەرەوەی سنوورەکانی ئێران. حکوومەتی ئیسلامی بە وەڕێخستنی شەبەکەی مزگەوتەکان، ناوەندی ئیسلامی و کتێبفرۆشی و ئینتشارات و تەنانەت ناوەندی خەیریە خەریکی ئیستیخدامکردنی سیخۆڕ و تێرۆریست و شناسایی هێزە ئۆپۆزیسیۆنەکانە. سەرکۆنسولی ئێران لە ڤین پایتەختی ئۆتریش هەر ئێستا لە بێلژیک بەهۆی هەوڵدان بۆ دانانی بۆمب بە 20 ساڵ زیندان مەحکوم کراوە. سەری هەودای گەلێک لەو تێرۆرانەی لە ماوەی چواردەهەی ڕابردوودا لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەنجام دراون دەگەنەوە بە ناوەندە مەسهەبی و دیپلۆماسیەکانی ڕژیم. لە جەریانی ئاخێزی شۆڕشی ژن ژیان ئازادیدا ئەم ناوەندە ئیسلامیانە چالاکانە داکۆکیان لە سەرکوت و تێرۆریزمی کۆماری ئیسلامی کردووە. هەزینەی وەڕێخستن و بەڕێوەبردنی ئەم ناوەندە ئیسلامیانە لە ملیۆنان دلار سەروەتی ئەم خەڵکە و بەرهەمی کار و ڕەنجی خەڵکی زەحمەتکێش دابین دەبێت. دامەزراندنی ئاخوند، هەناردەکردنی ئیمام جومعە و تەلەبە، بڵاوکردنەوەی بەرینی نەوار، ڕەسانە، ناردنی سوخڕانان و مبەلغینی مەسهەبی، ئستیخدامی لاوانی بێبەشی وڵاتانی ئیسلامی لە پەیوەند لەگەڵ چالاکیە تێرۆریستەکانی ڕژیمی ئیسلامی لە دەرەوەی وڵات بەشێک لە ئەرکەکانی ئەم ناوەندە ئیسلامیانەیە. پێویستە کە تێکۆشەرانی هەڵسوڕاوی دەرەوەی وڵات تاوادارکردنی دەوڵەتەکان بە داخستنی ناوەندە ئیسلامیەکانی ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی ئیسلامی شێلگیرانە درێژە بە بەدواداچوونی خۆیان بدەن. حکوومەتێک کە لە نێوخۆی ئێراندا زۆرترین گوشار و سەرکوتی لە دژی کەمینە مەسهەبی و دینیەکانە بەدی هێناوە، لە کوردستان و بەلوچستان دەستیداوەتە جنایەتی جەنگی دژ بە خەڵکی بێبەش، نابێ ئیجازەی فعالیەتی لە وڵاتانی ئوروپادا هەبێت. ناڕەزایەتی و قین و تووڕەیی کۆچبەرانی ئێرانی و هێزە چەپ و دموکراتیکەکان بوو بەهۆی ئەوەی ئەم ناوەندەی سیخۆڕی و گەندەڵیە لە لەندەن دابخرێت. داخرانی هەموو ناوەندە ئیسلامیەکانی سەر بە ڕژیمی ئێران، داخستنی سەفارەتخانە و کونسولگەریەکانی حکوومەتی ئیسلامی ئێران، داخوازی بە ملیۆن کۆچبەری ئێرانی لە دەرەوەی وڵاتە.